بە یەکێک لەو بابەتانەی کە خەیاڵ و مێشکی زۆرێک لە دایک و باوکەکانی بەلای خۆیان بردووە ئەوەیە کە چۆن پشووی هاوێنە بۆ منداڵەکانیان کاتەکانی پڕ بکەنەوە وا بکەن کە منداڵەکەیان کاتێکی بەسوود لە ماوەی ئەم سێ مانگەیە بەڕێ بکات. زۆرجار مناڵەکان ئەڵێنی تر 9 مانگ ئێمە لەبەر خوێن نابوون هیلاک بووین سێ مانگی هاوین دەست بەردارمان بن. دایک و باوک چی بکات؟ ئەم کاتانە چۆن بۆ منداڵەکە بکاتەوە کە هەم لەلایەنە پەروەردەیەکەی بۆ منداڵەکە بەسوود بێ هەم منداڵەکەش هەست بە بێتاقەتی و بە هیلاکی نەکە. لەسەر ئەم بابەتا دوین هەر بۆی لەگەڵمان بمێنەوە بۆی کە بزان ئەم سێ مانگی هاوینە لەگەڵ منداڵەکانتان چی بکەن. جان لەسەر ئەم بابەتا دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز سەرکار عەلی کە بە ڕێزیان ڕێنمایی کاری پەروەردەیی و دەرونین. کاک سەرکار سڵاو لێبێ زۆر بەخێر. سڵاو لێبێ و بەخێر بێ سەر چاوان کاک زۆر سپاس. سڵاو لە ئێوە لە بینەرانی کورسات. کاک سەرکار لە ماوەی ئەم سێ مانگەیە دایک و باوک چی بکات بۆ کاتە پشوەکانی منداڵەکەی؟ خۆی ئێمە کاتێ باسی مناڵەکەین ڕاستەوخۆی بەسینەوە بە وشەی پەروەردە و پەروەردەی خێزان. بۆ ئێمە لە ئەوە تێبگەین کە دایک و باوک چی بکات لەگەڵ مناڵە پێویستە پێناسێکی سادەی پەروەردەیان پێ بڵێن. ئەویش زۆر جارەمە دووبارە کەمەوەم پێناسەیە. پەروەردە بریتیە لە ئامادەکردنی مرۆڤ یان منداڵ بۆ ژیان. زۆر پێناسێکی سادەی هەیە و هەموو دەروونناسەکان و پەروەردەکاران لەسەری کۆکن، یعنی زۆر بە سادەی ئامادەکردنی مرۆڤە بۆ ژیان. لەم سۆنگەیەوە ئێمە پێویستە مرۆڤ فێری دووشت بکەین. یەکەم فێری کارامەیەکی بکەین لە ژیانی خۆیان، ئیشێ بکە، خزمەتێ بە کۆمەڵگا بکە، بەرهەمێکی هەبێ لە هەمان کاتا کەسێکی مشەخۆر و ئەوە دەرنەچێ بە ئەرک بەسەر کۆمەڵگاوە و لە بەرامبەرە بەهایەک ویژدانێک ئەخلاقێک بۆ ئەم مناڵە دروستکەین بۆی کۆمەڵگا تاکەکانی کۆمەڵگا و خێزان لە دەست و دەم و دڵی پارێزراو بن و لە هەمان کاتا ئاسایشێک بەرقەرار بێ لە کۆمەڵگایە. بۆ کردەی پەروەردە ئامادەکردنی مرۆڤە بۆ ژیان لەوەی کە کارامەیەکی پێ بەخشیت فێری کارامەیەکەکەی و فێری کۆمەڵە بەهای جوانی ئەخلاقی کۆمەڵگاکەیەکەیت. زۆر باشە کاوتە ئێستا وەڵامی ئەو پرسیارەی هاوکارمان سەحەر بۆ نمونە مناڵ لەو پشووی هاوینەیە کە چەند مانگێک پشوێتی کاتەکانی بەچی پڕکاتەوە گرنگە کە هەموو کات ئیتر کاڵەن ئەمڕۆ پشووی هاوینە تۆ مناڵەکەت بنێنی بۆم پێی مانگە و بۆم خولانەی کە هەیە یاخود چۆن ئەو کاتە بەتاڵی هەیەی پڕیکاتەوە. خۆی گەورەترین گرفتی دایک و باوک ئەوەیە بەردەوام تەرکیزیان لە لای فێربوونە. سامە کاتێک باسی پشووی هاوینەکەین بیر لەوە کاتۆ مناڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێ، بیر لەوە کاتۆ مناڵەکەی لە پۆلی نوێ مەسەلەن یا لە پۆلی 12 بیخاتە دەورەی هاوینەوە. دەورەی هاوینە دیسان سیستمێکی ترادیشناڵە. خۆی سیستمی ترادیشنال سیستمی کلاسیکی پەروەردەیە لە جیانەکە بەڕاستی بەگشتی مناڵ لێی بێزارە. بۆ ئێمە کەوتنێتە هەڵەیەکی پەروەردەیە و مۆزوعی فێربوون و پەروەردە و قوتابخانەمان لەگەڵ چێژی مناڵە جیا کردوێتەوە. بۆیە کاتێک باسی خوێندن و قوتابخانەکەی مناڵ دەسەکا بەگریان پێ بێتاقەتە بێ لە کاتێکە ئابوو بۆ پەڕی خۆشی و چێژەوە بەرەو ڕووی بڕۆشتایە. کاتێک ئێمە هین باسی پشوەکەین و باسی دەوراتی هاوینە ئەەکەین ڕاستەوخۆ مناڵ تووشی گرێکی دەرونیەکەین مەلەلەکەین کە بەڕاستی تۆ ئەخینەوە هەمان پڕۆسەوە. بۆیە ئەمەش لە چه حاڵەتێکە ڕۆیە ئەمە هیچ پلانێکمان نییە بۆ مناڵ ژیانی خۆمان و ژیانی مناڵەکانمان. من زۆر جار بە حکمی خۆمان پەیمانگامان هەبوو ئەم حاڵەتەمان ناو نابوو مەسەلەن دەوراتی حرەسیات خەڵکات مەسەلەن ئەو هەموو ڕیکلامە بینین و ئەو هەموو تایبەتمەندی لە پەیمانگا و لە کورسە هاوینەکان هەیە خێرە مەسەلەن بای مەسەلەن $100 سێ مانگ مەسەلەن بای 35,000 چوزانم پەیمانگا هەبوو بە پارێکی زۆر کەمتر مەسەلەن 5 بەلاش بچی. ئەتر منیش زۆر بە سادەی پێم وتن لەبەرەوەی حرەسیاتی هاوینەیە تێنەگەشتن هەموو حرەسیاتی هاوینە ئەوەیە تۆ تا سەعات 12 داوامە هەیە نازانیم مناڵەکە و چی لەگەی ئەیهێنی بۆ لای منەڵی لانی کەم ئەمان ئاگایان لێ بێ و مامۆستای هەموو دابین کردو و نەزانی نەهجی پەروەردەیی ئێمە چیە نەزانێمە چی لە مناڵەکەین. کاک سەردار هەندێک جار بۆ نمونە مناڵی وا هەیە لەوانەیە کە زەعیفە زۆر جار دایک و باوک لای وایە هاوین مەجالێکی باشە بۆ بەهێزترکردنی مناڵەکە یعنی ئەم دیوانەشی هەیە. خۆی ئەمەش هەر تێگەشتنی هەڵە پەروەردەکانە بەڕاستی بەس هەڵی پەروەردەی ڕاستکەینەوە باشە خۆ مناڵە گلیندایزەر نییە یعنی هەموو شتێ بزانێ بەجددی من زۆر جار مناڵ هەیە بۆ لام دەسەکە بەگران لە مامۆستا فڵانە دەرس بیسم نێناوە مەسەلەن 19 لە بیسم نێناوە 20 لە بیسم نێناوە بڕۆم ماڵە لێمێن کاکە لە چیان نەدێناوە وەڵام مەسەلەن بۆمە لە کۆمەڵایەتی ئەی لە بیرکاری و مەسەلەن ساینسا چۆن وی وەڵام مامۆستا زۆر باش بووم 20 لە 20 ئێ خۆی جان تۆ یعنی تۆ چیت لە هەموو شتێکا فول بیت شتیوان نابێت. یا مەسەلەن مناڵ هەیە بۆمە لە تەقیماتی ئاخری ساڵانە هەڵسەنگان نەکەین مناڵێک بۆمە مامۆستای هونەرتێتی ئاستی ئەم مناڵە بۆمە مام ناوەندە یا لاوازە ێ باشە ئەم مناڵە ناکرێت لە هەموو دەرزێکا بلیمت بێ ئەمە تێگەشتنی هەڵی ئێمەیە بۆ بوارەکە و تێنەگەشتنمانە لەوەی کە بەڕاستی ئینسان تایبەتمەندی هەیە هەموو ئینسانێک بۆ شتێک لەسەر زەویا دروست کراوە و لە هەمان کاتە هەڵێکی تری پەروەردەی لەما ئەوەیە کە تۆ مناڵێک لە ناو سیستمی کۆیلایەتی کۆپیپەیستی قوتابخانە دانی سیستمی قوتابخانە ێستا لە هەتا لە ئەوروپاشا تووشی گرفتێکی گەورە بوون کە
مرۆڤ ئەکا بە مرۆڤێکی کۆپی پیست مرۆڤێکە خەیتە ناو قوتابخانەوە جیازێک لەو سەرەوە دەریەکە لە کۆمپانیاکە کارەکە جیازێک لەو سەرەوە دەریەکە لە پیتزاکە کارەکە ڕۆژی 8 ساعت کارەکە و نیم ساعتی استراحەتی هەیە و سەری هەفتە ڕێستێک وەرەگرێ یعنی هەروەکو ڕۆبۆتێک وایە دوای مەسەلەن دوای 10 ساعت شارژەکەیتەوە یعنی ئەمە زۆر خەتەرە کە ئینسان بەڕاستی لە ئەخلاقی بووندا ئەبڕێ بۆیە دایک و باو کاتێک ئەم زەختە زۆرە ئەکەن ئەمە وەگەڵا عورفێکی غەڵەتە ئسترۆتایپێکی غەڵەتە کە ئێمە وەرمان گرتووە بۆمان ماوەتەوە لە کاتێکا سروشتی ئەم کەسە ئەوەیە کە بەڕاستی سەرکێش بێ مشکلە بۆ دایک و باوکی دروستکە لە پەیمانگای دانەنیشی ینی 400 لە بەخیتە ناو ینی 150 متر پەیمانگاکە بە شارازیە لە 500 لەمان هەبووە ێ فەرموو بینەکەتان کامێ سەرکی 150 مترە ئەی ساحەت لەکوێ بوو شوێنی ڕاضە و ڕێست و نان خواردن و ژووری مەسەلەن برینگەیم و ینی ئەو شتانت لەکوێ بوو یعنی تایبەتمەندی تۆ لەکوێ کە ینی لەگەڵ ڕێزمە کەسێکی ئاژەڵدار کە کاتێک شوێنێک بۆ ئاژەڵەکانی ڕێکە خاگەر بڵێ مەسەلەن 200 سەرمێلانی کەم 100 متر 200 متر 300 متری بۆ دانێ باش ئێستا جەنابەت لەگەڵ ئەوە هەیدایک و باوک منداڵەکەی بۆ هاوین بنێرێتە خولیانە یعنی چی بکات ئەزانین چی ئەمە لە ناو سیستمێکی ناچاری ژیانین بۆم نەگەر دایک و باوکێک داوامیان تا سعات دوو هەیە ئێمە هەڵبەت کێشەمان لەگەڵ و کەسانە هەیە کە بەڕاستی ڕەنگە بڵین های کوالیتی ژین یان لانی دارایان زۆر باشە بە حکومی لە قوتابخانە ناحکومەکانە کارمان کردو زین ئەو کەسانی کە دایک و باوکیان پزیشکە معانەتیان زیاترە لەوانەی پزیشک و یا مەسەلەن سەرمایه‌دار معانەتیان زیاتر لەوانەی کە دایک و باوکیان ئاسایە مەسەلەن تەلەبە هاتووە وەڵام هەفتە لۆچێت تۆ زیاتر دایک و باوکم لە تەلەڤیزیۆن نبینی بێتا من یعنی مناڵەکە نایبینێ دایک و باوکی بۆیە دایک و باوکە ناچارە یا کەسێکی لە ماڵەوە بۆ ئەگرێت یا ئەو تا ببینێ بۆ پەیمانگایەک شوێنێکی جێگۆڕین کەشێکی کۆمەڵاتی بۆ مناڵەکە دروستکە ئەوجا ئەو گرنگە بەلای مناڵەکە چێژ وەرگرن لە چێژ دوورە ئێتر بە غەڵەت ئەم چێژە وەرەگرێ لە پەیمانگایەکە زۆر بەدۆدا چوونی بۆ ناکا ینی ئەمە زۆر غەڵەتە ئەمە سیستمە ناچاریەکەیە ئەوەی کە مەبەستم بوو بێڵە باشە کاتە کاکسەرکار تۆ لێرەوە پێمان بڵێ لە پای ئەم هەموو پەیمانگا و ئەم خولە هاوینانی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت دایک و باوک چۆن خولێک و پەیمانگایەکی باش بۆ مناڵەکەی دەستنیشان بکات بێ ڕەچاوی چی بکات وڵا ئەم پشوهاوینە مناڵەکەی بەرێت بۆ خولە وڵی ئەبێ چەندێک گرنگی بە جلکردین ئەیا بۆ مناڵەکەی ئەوەش بەدەدەچکە بۆ پەیمانگای باش چەندێک گرنگی بۆ وایە بڕاتە ماڵانگایە گەڵەن پەیمانگای باشی ئەوە تیابێت بۆ پەیمانگای باش بەڕاستی پێویستە ئەزمونێکی باوەڕ پێکراوی یعنی ئەزمونکراوی هەبێ پرسیارکار لەوەی کە پێشتر مەسەلەن ئەزمموی ئەم پەیمانگا چی بووە مەسەلەن تا چەندێ ئەم پەیمانگا لە سلێمانیا معتەبەرە گەر پەیمانگایەک تۆ 20 ساڵ ما بێتەوە کۆمەڵە کەسی بە ئەزمون و شارەزا و بەڕێزی تیابێ بە تایبەتی شوێنە ئەهلیەکان یەک تایبەتمەندی هەیە ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر ماوەی مانەوەی زیاتر بێت ئەوە نیشانەی ئەوەیە کەسی دڵسۆزی تایە وەکو شوێنێکی حکومی نییە قوتابخانەی حکومی ئەگەر کەسی دڵسۆزی تیابێت تیانەبێ ڕەنگە 50 ساڵ بۆ 100 ساڵ قوتابخانەی هەربوونی هەبێ چونکە سیستمەکە حکوومەت بڕێوە بەڵام قوتابخانەی ئەهلێگەر شوێنێکی ینی دڵسۆزی تیانەبێت بەڕاستی بڕناکە بۆ نمونێمە هەر لە ناو بازاڕە بۆم نەکڵین فەلافلی بنار هەمان پێمان خۆشە لە بەرەوەی 30 ساڵە 35 ساڵە دڵسۆزی شەکەن ئەکرێ بڵێن کۆمەڵە شوێنی ئاواژێ من نامان ناوی کەس بێنین لە پەیمانگەکانە بەڵام ئەزمون زۆر گرنگە وزایدن ئەو ستافی بەڕێوەیە بن ستافی بەڕێوەبردنەکە مەسەلەن ئایا ئەم ستافە بەس بۆ ڕیکلام حازرن چکە بەڕاستی هەندێک جار کۆمەڵە کەسێنن بە ناوی پەروەردەکار و نازانم فلانە تایبەتمەندی هەیە لە بواری پەروەردە سەرەکەی کەسە بەس ڕیکلامەکە دەرەکەوێت ئایا ئەم کەسە لەگەڵ مناڵەکانە بوونی هەیە لە ناو ژینگەکە بوونی هەیە هەڵەسێ بە چاودێریکردن و هەڵسەنگانی کۆی پرۆسەی خولەکە ئایا ئەزانێت نەتیجەی خولەکە چی لێت چکە بەڕاستی ئەمە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی پرۆسێکە ئامانجەکەی یان با بڵین نەتیجەکەی دیاری نەکراوە ناڕاستە خۆیە من و تۆ ئەمڕۆ ئیش لەسەر مناڵەکەین ڕفتارێکی لەگەڵاکەین سەرەکی دوای 10 ساڵی تر هەمان ئەم ڕفتاری تۆ دووبارە کاتەوە تۆ ئێستا خەریکی 4 ساڵ فێری ئینگلیزیەکەی دوای مەسەلەن پۆلی 12 ئەم ئیسفادە لە مەسەلەن زمانی ئینگلیزیەکە بۆیە پرۆسی هەڵسەنگان لە بواری پەروەردە پرۆسێکی زۆر وردە و زۆر دقیقە و ئێمە ئەبێ بزانین ئەو مناڵە بۆ کوێ بێن ئەگەر پەروەردەکارێکی تیا بزانین پەروەردەکارە خۆیشی تیاگە ئایا ئەم پەیمانگا ئەزمموی هەیە ئایا معتەبەرە ئایا ئەو دایک و باوکە چەندێک تەقیمەکە بۆ نووسینەوە پەیمانگایەکەوە 500 کەس ناوی نووسیوە شانازی پێوەکە چونکە ئەمە بەڕاستی وەگەڵێ قسەی دژیەکیە مەسەلەن پەیمانگایەکەڵێ قسەیەکی دژیەکەی بۆ کاڵێ ئەمە 600 مناڵمانەیە تۆ سەیری بیناکەکەی 6 ژووری هەیە ئاخر تۆ 600 مناڵ لەم 6 ژوورە ینی تۆ یەکسەر بێ مناڵەکەت بێنتە دەرەوە بڵێ دەستان خۆش بێ زۆر سوپاس ئینشەڵا سەرتان لێمەوە باشە سەرکار ئێستا لا دوایە ئەوەی کە بۆ منداڵان لە هاوین ئەکرێت تا چەندێک پێویستەکە لایەنی تەرفیهی لایەنی وەرزشی ئەمانەشی تیابێت
پێشتر باسی ئەوم کرێک لە هەڵە پەروەردەیەکان ئەوەیە کە چێژ لە قوتابخانە دابڕاوە بۆ لەبەری قوتابی خراوەتە ناو سیستمێکی کلاسیکی ترادیشناڵەوە کە ئەمە بکە ئەوە مەکە منهج بخوێنە دانیشە گوێ بگرە ئەمەیە زستان ئەوەیە و هاوینیش ئەوەیە هەر شتێک نەک لە با بڵێن هاوینە لە زستانیشە هەوڵ بە مناڵەکەت بەریتە قوتابخانەیە کە چێ شتێ ئازاڵە نەک مەسەلەن چێژێک بێ دانە مەزراو بێ بۆ نمونە قوتابخانەیەک هەموو هەفتێک مناڵەکە بەنە سەفرە نازان سەفرەکە هیچ ئامانجێکی نییە لە هاوینیشا بە هەمان شێواز مەسەلەن پێتەڵێ ئێمە کەشێکی تۆپی پێ و مۆسیقاوشتانە بۆ مناڵەکە ڕقسەین سێرەکەی تێنسێکیان داناوە نەهۆڵێکی مۆسیقایان هەیە نەهۆڵێکی وێنە کێشانیان هەیە مەسەلەن نە کەسێکیان هەیە یاری تەرفیهی لەگەڵ مناڵەکانە ئەنجام بانە چوزانم دووسێ ماڵەسان نییە نەپلانی هەیە ئەم شتە بەس وعدێکە چکە وازان کارێکی ئاسانە خۆی لە ڕواڵە تا کردەی پەروەردە هەتا هەموو زۆر کەزیە لەسەر بواری پەروەردە قسەکە کردەی پەروەردە لە ڕواڵە تا کارێکی زۆر ئاسانە بەس تەطبیق و عملەکەی لەبەرەوەی لەگەڵ مناڵایە زۆر ناڕەحەتە هەتا دایک و باوکێکت ئەوانەمان کە دایک و باوک نین زۆر بە ئاسایی باسی بواری پەروەردەکەین بەس کە ئەڵێن کەسێک بە دایک و باوکە لە بازارێک بە دایک و باوک چکە بۆ لەبەری خودی پرۆسەکە ژیان لەگەڵ پرۆسەکە پرۆسێکی قورسە باشە کاک سەرکارۆک و دوایین پرسیار چەندە گرنگە ئێمە پشووی هاوین تەرخانکەین بۆ ئەو بابەتانی کە مناڵ حەز و خولیای هەیە بۆی نەوەکو بۆ منە بابەتێکی زانستی بێت و حەزکەی مناڵەکەت لەم هاوینایە فێری زمانێکی ترکەی فێری ئەو بابەتێکی کە بۆ منە خۆی لە خوێندنگا باش نەبووە لە زانستا باش نەبووە لە بیرکاریەت و خولێکی لەم شێوازەی پێبینی چەندە گرنگە ئەم پشوێ بکەیتە دەرفەتێک بۆ گرنگیدان بە حەز و خولیاکانی مناڵەکەت هەموو دقەیە گرنگی بە حەز و خولای مناڵ بدرێت چکە ئەو حەز و خولای سبینێ بێ بە میهنەی مناڵەکە سبینێ شخصێتی مناڵەکەی لەسەر دامەزرێ بۆیە چی لە قوتابخانە بێت چی لە پشووی هاوین بێت چی لە پەیمانگەکانە بێت تۆ بێ کار لەسەر حەز و خولای مناڵ بکەیت با ئەو هەڵەیەش ڕاستکەینەوە ڕەنگە ئەو مناڵە حەزی لەوە بێ باوکی دارتاشە لەگەڵ لە بڕا فێری هونەری دارتاشی بێت ئێمەڵێن با مناڵ ژێر تەمەنی 15 ساڵ و 6 ساڵوانە ئیش نەکا ێ باشە مناڵێک بۆ لادێکە لەگەڵ باوکە فەلاعەتەکە شوانکارەیەکە زۆر جستێکی ساغ و سەلیم و عەقڵێکی ساغ و سەلیمی هەیە و هیچ مشکلەیەکی نییە بۆ مناڵێک لە پشووی هاوینە نەچێت لەگەڵ باوکە ئیش بکات باش با لە بەردەمی باوکە شاگردی مەطعەمێ بێ با لە دەلاکخانەیەکە مەسەلەن هاوکاری باوکیکە بۆ تۆم کەسە تموحێکی تێ بۆ ژیانکردن فێری کارامەیەکێکی لە ژیانە بۆیە ئەگەر ئیشکردن بێ نەک لەگەڵ کەسی غەیرەیە نەک لەگەڵ کەسی نەناسراوە بۆیە ئەگەر حەز و خولیایەکی بێ لە بواری وەرزش بێ هونەر بێ لە هەر بوارێکی تری ژیانە بێ هەر کارامێکی تری ژیان بێ ئێستا چەنەها سنتەرمانەیە چوزام ئەوانە بەڵام تۆ دیقەت بەی نەهجی پەروەردەی ئەم شوێنە چۆنە دڵموتمەئین بی لێی ئارام بی لەوەی کە ئەم مناڵە بۆ چه ئامانجێکی بردو لەسەر ئەو ئامانجە ئیشی لەگەڵاکەن و بە شێوازێکی ڕاستگویانە ئەگەر لە جاتی $100 $200 بۆ بە لە جاتی $200 $400 بۆ تۆ ئیسفادەی لێکەیت و دەستە خۆش باڵەکە سەرکار مەمنون بە ئامادەبوونی بەڕێزت سپاس مەزومان کردی دەست خۆش بێ.